دایکان و باوکانی بەڕێز سڵاو هەمووتان سەلامەت بن. دەزانم ئێستا بەهۆی ئەوەی کە قەدەغەی هاتوچۆیە منداڵەکان هەموو لە ماڵەوەن بۆ ئەمەش ڕەنگە دژوار بێ بەرنامەیەکی ڕێکوپێک دابنێن لەگەڵەوەی کە مناڵەکان چی بکەن و چی نەکەن. دەکرێت من بە چەند خاڵێک هاوکارتان بم یارمەتیتان بدەم لەوەی کە پرۆگرامێک بۆ مناڵەکانتان دابنێن بۆەوەی قەرەبووی ئەو کاتانیان بۆ بکەنەوە کە پێشتر لە قوتابخانە و لە کۆڵان و لە شوێنەکانی تر بوون. یەکەم پرۆگرامێکی وەرزشی کە دوو سوودی هەیە، یەکەم کاتێک بەسەر دەبات، دووەمیش دەبێتەوە هۆی بێزکردنی ماسوولکەکان و ناڵێ تووشی تەشەنوجاتی ماسوولکەی و مەینی خوێن و کێشزۆری ببن. دوو پیاچوونەوە بە پرۆگرامەکانی قوتابخانە کە ئەو پرۆگرامانێک کە خوێنراون پێدەچێت ئێستا مناڵەکە لە بیری چی بێتەوە بۆیە دەکرێت هەم پیا بچنەوە و هەم ئەو پرۆگرامانشی کە نەخوێنراوە لەگەڵ منداڵەکاندا هاوکاری بکەن و فێری بکەن. خاڵێکی تر بریتێ لە سیستەمی خۆراکی کە بۆ ئەوەی لەم کاتانی کەم لە ماڵن زیاتر حەز لە خواردن دەکەن بۆیە دەکرێت کاتی ژەمەکان و سیستەمی خۆراکیان بۆ ڕێک بکەن. خاڵی چوارەم سیستەمی خەوتنە کە دەبێت منداڵ بە هەمان سیستەمی پێشوو چۆن خەوتووە بخەوێ بۆ ئەوەی کاتی خەوی لێ تێک نەچێ و نەبێتەوەی بارگرانێک بۆ دواترکە جوەرز بارودۆخەکە ئاسایی دەبێتەوە. خاڵێک تر بریتە لە پێدانی ڕێنمایی کاتێکی باشە بۆی کە منداڵەکانمان فێر بکەین هەندێک ڕێنمایی و ئامۆژگاری کە پێویستە لە ژیانی ڕۆژانەیانە بیکەن هاوکاریان بین و فێریان بکەین. خاڵێکی تر بریتە لە یارمەتیدانیان لە ڕێگەی یاریەوە ئاشناکردنیان بە کۆمەڵێک یاری کە هەم یاری کللتوری کوردەواریە و هەمیش زۆر باشە بۆ گەشە پێدانی مێشک و تەرکیز و جەوێکی کۆمەڵایەتی باش لە خێزانەکە دروست دەکات. سەلامەتی بۆ هەموو لایەک.